سڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئەوڕە تۆفیقم لە ئەڵلقەیشی نوێی پانۆراما بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە. تەوری ئەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر پەیوەندی نێوان لایەنەکانی هەرێم و گرێدراو بە ڕەوشی سیاسی لە عێراقدا. لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان پەیوەندی لایەنە سیاسیەکانی کوردستان تا ڕادەیەک بەهۆی هەندێک کێشە و گیر و گرفتەوە ئاڵۆزی یاخود ساردی یاخود بەستەڵەکێک کەوت بۆ نێوانیانەوە. بەڵام دوجار بینیمان کە لە چەند هەفتەی ڕابردوودا کۆمەڵێک سەردان و کۆمەڵێک پەیوەندی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان گەرم کرایەوە بۆەوەی کە ئامادەسازی بکرێت بۆ دانیشتنێکی فراوانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە لەم دۆخەدا ناوچەکە و عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی پێدا تێپەڕە بێت. گرنگە پەیوەندی سیاسی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان لە ئاستێشی ئەگەر باڵاشدا نەبێت لە ئاستێشی باشدا بێ بۆی کە بتوانن بەسەر ئەو کێشە و تەگەرانەدا زاڵ ببن کە بەهۆی هەندێک ڕووداوی نەخوازراو لە ناوچەکە کە ڕووەدا و لە عێراقیش کە ڕەوشی سیاسی تا ڕادەیەک جێگیر نییە بێتە پێشەوە ئەمە بتوانن زاڵ بن بەسەریدا و مامەڵەیەشی دروست و مامەڵەیەشی نیشتیمانی بکەن کە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکەوێتە نێوان ئەم کێشە و ململانە سیاسیانەوە. چارەسەری کێشەی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان تا چەند واکە تا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەست بە ئاسوودەیی بکەن، تا چەند واکە ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان بەرەو پێش بچێت، تا چەند کاریگەرە بێت بۆی کە پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا بە شێوەیەشی باشتر ڕێک بخەینەوە بۆی کە ئەو جموجۆڵی لە ڕابردوو هەبوو بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداوە هەرێمی کوردستان کاریگەری هەبێت و پەیوەندی لایەنەکان بتوانێت ئەم ڕێکەوتنە باتە قۆناغێشی باشترەوە. ئەم شەو بە میوانداری هەرێک لە میوانەکانم کە لە ستۆدیۆ بەڕێز کاک بەختیار مستەفان دای مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان لەگەڵە بەخێربی کاک بەختیار سوپاس دەکەین. هەروەها لە ڕێگای سکایپەوە کاک محەممەد جەلیل لێپرساوی مەکتەبی هەڵبژاردن و ڕاگەیاندنی کۆمەڵ لە ناوچەدا بڕێنراوەکان لەگەڵمانە بێت. کاک محەممەد جەنابیشتان سوپاسدانەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانن. هەروەها لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر کاک محمود خۆشناو کادری پێشکەوتوو یەکێتیمان لەگەڵە. کاک محمود جەنابیشتان بەخێر بن، سوپاسدانەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان ئامادەن. سەرەتا لە کاک بەختیار وەگەر دەست پێ بکەین. کاک بەختیار دیارە هەمووان نەزانین کە ڕەوشی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بە کۆمەڵێک قۆناغی هەستیار و دژواردا تێپەڕی و هاتنی ڤایرۆسی کۆرۆناش تا ڕادەیەک ینی ئەم بارگرانی قورستر کرد هەم لەسەر لایەنەکان هەم بەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان هەم بەستەڵەکیشی دروست کرد لە نێوان لایەنەکان تا ڕادەیەک دوورکەوتنەوە هەبوو. بەڵام خۆشبەختانە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک جوڵەی سیاسی هەبوو بۆ پەیوەندی پتەوکردنی نێوان لایەنەکان. ئەمانە تا چەند گرنگن و تا چەند ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان ئەتوانێت لە ئێستادا خۆی ڕێک بخاتەوە و پەیوەندی لایەنەکان بگەینێتە ئاستێکی باشتر لەوەی کە هەبوو لە ڕابردوودا. بێگومان من دەستخۆشیتان یەکەم و سوپاسانەکەم بۆ بانگێشە. ئەوەی کە گرفتە لێرە یەکەم متمانە نەبوونی لایەنە سیاسیەکان بۆ بەیەکتری و دووەمیان نێتە. لە هەمان کاتە ئێمە ئەزمموی ڕابردوومان دەری خستووە کە هەر کاتێک ئێمە پەرتەوازە بووین نەماتوانێت هیچ شتێک بە هیچ بکەین و هەر کاتێکی شکۆبی تۆنیمانە بەردێک لەسەر بەردێک دابنین بە باش بە خراپ هەتا ئەم قۆناغەمان هێناوە و خەڵکێکی زۆر ئێستا ئەو هاوڵاتیانەی کە ئاواتیان نەخواست بەوەی کە ڕژێمی دیکتاتۆری لە عێراقا نەمێنێت و حکومێکی دیموکراسیان نەبێتەکایە و حکومڕانێتێکی خۆماڵیانەی کوردەواریانە کە بتوانێت خزمە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە. ئەمە بە دروستی وەکو پێویست نەهاتە جێ، ینی ئەوەی کە ئاواتی خەڵک بوو زۆر لەوە گەورەتر بوو، ئەوەی کە ئاواتی شەهیدانە، ئەوەی کە ئاواتی کەم ئەندامانە، ئەوەی کە ئاواتی پێشمەگە دێرینەکانە، هەموو هاوڵاتێک لە کوردستان بەشی خۆی قوربانیەوە. ئاواتی هەمومان خوازیاری بوون کە زۆر شتی گەورەتر ببینین لە کوردستان لەنەوە تو یەکەوە بە باشوێەوە خراپێت و بە هەڵبژاردنە چۆنی ناو ئەنیت ئێمە بەڕێکەوتن بۆ شەڕی ناوخۆمان تاقی کردەوە چیمان تاقی کردەوە هێنامان تا ئێرە. ئایا ئێمە دیسان نتوانین بە پەرتەوازەیە بەوەی ملان و هێرشکردنە سەر یەکتریە بەوەی کە جارێکیکە دۆخەکان بەرەو ئاڵۆزی بەرینەوە بیبینەوە بە ئاستی پێکدادان و شەڕ یان دابڕاندن لە یەکتری ئەمانە بەچی ئامانجێکمانە گەێنێ. دیارە گەورەترین ڕێگا یان باشترین چارەسەرەوەی کە ئێمە دیسانە بگەڕنەوە سەر مێزی گفتوگۆوە کە ئێوە خۆتان هەموو هێزە سیاسەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارن، لە پەرلەمانە بەشدارن، ئیدارە و دەسەڵات و حکومڕانێتی و هێزە ئەمنیەکان و هێزەکانی پێشمەرگ لە دەستی بە تایبەتی دوولایەنی سیاسیا هەیە دانەنیشتن و
ملنەدان بۆ دانیشتین یان ملنەدان بۆ ئەوەی کە لە سەرسیغەیەکی ڕێکەوەن ئەچێتە خانەیەکەوە کە هەموو خەڵک پێینی گەرانە بێت یعنی نە لە بەرژەوەندی هیچ کەسێک هیچ شاکی کوردستان نە لە بەرژەوەندی ناوچەدا بڕێراوەکانە نە لە بەرژەوەندی وەسعی ئابووری و هەلومەرجی نەخوازراوی کوردستانە کە ئێستا هەم دابەزینینەوە تەم هاتنی پەتایکی کۆرۆنا هەم گرتنەوەی دیسانەوە بودجە لایەن بەغاوە ئەمانە وامان لێکا کە ئێمە بەخۆمانە بچینەوە بە ئاشکراوە تا بردومانەکرێن لە ناوچی شارباژەر فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بردومانەکە لە هەموو چیاکانی ناوچەی ئامێدی و ئەو هەفتانین و لە قەندیل و لە چوە بینین کە لەشکر کێشێکرێ ئەمانە بوامان لێکا کە کورد جارێککە دیسانەوێ بەخۆیان بچێتەوە ئێمە یانە بێت لە ئاسی و بەرپرسیارەتی مێژویا بین کە خستومانتە سەرشانی خۆمان و هەمومان هەوڵی بۆین یان ئەوە تا بخۆمان هەمومان وێرانی کێنێ بجێرنەوە بۆ سەر دۆخی ئەو کاتی کە ڕژەمی دیکتاتۆری عراق لە حکما بوو. بەڵێ دەست خۆش کاگێ بەختیارجان دوجار دێم و خزمەت جەناب وەڵە کاگێ محمود خۆشناو جەناب تەنۆ کادری پێشکەوتوی یەکێتی وەکو کاک بەختیار ئاماژەی پێدایانی ئەوەی کە هەیە لە ڕابردوو لە ئێستاشدا ینی هەرێمی کوردستان ئێمە گەر تەماشا بکەین لە هەموو لایەکەوە ڕوبەڕووی ینی مەترسیە بێتەوە ئەم مەترسیەش دیارە بۆ لایەنە سیاسیەکان دەبێ ینی لە ئاست ئەو بەرپرسیارەتی مێژویا بن کە لە سەر شانیانە پێ دوایە لە ئێستادا ینی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەوکەت جەنابتان وەکو کادریشی پێشکەوتوی حیزب ئێستا لەگەڵمانن لە بەرنامەی پانۆراما ئەتوانن ینی لە ئاست ئەو بەرپرسیارەتی گەورە مێژویەدا بن بۆی کە ئەم قۆناغە قورسەکە گەلی کورد پێدا تێپەڕە بێت بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی ورتر لەوەی کە لە ڕابردوو هەبوو دەربازی بکەن. زۆر سپاس کاک هاوڕێ سڵاو لە بەڕێز لە میوانە ڕێزەکان و بینەرانی خۆشەویستی کورسات بەتاکید بەر لەوەی بچێنە ناو ئەو بابەتانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان و گرفت و کێشانەی کە لە هەرێمی کوردستان چ لە ناو هێز و لایەنە سیاسیەکان چ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و چ ئەو تەحەدیاتە گەورانەی کە لە ناوچەکە هەن و ئەو تەحەدی جیهانی کە بەڵێ بەڵێ بەرپرسیارەتی نەتەوەی بەرپرسیارەتەکە ناتانی کۆمەڵک ڕاستی بشارێتەوە کە پیادەکردنی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان پیادەکردنی دەسەڵاتی کارجێڕی و دارایی پیادەکردنی دەسەڵاتەکانی پێوەست بە ئابووری لە هەرێمی کوردستان لاواز نەبوون بە پێچەوانەوە نەمانتوانێت لە ماوەی ڕابردوو سوود لە کۆمەڵێک بابەت بگرین کە پەیوەندیان بە دەسەڵاتی کارجێڕیە پەیوەندیەکانە لەگەڵ بەغدا پەیوەندیەکان لەگەڵ دراوسەکانمان تەنانەت شێوەی مامەڵەکردنی کارجێری و داراییمان ناخودی هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئەو قۆناغا لە کات ئەو قەیرانە قوڵانەی کە هاتوونەتە پێش پێویستی بە کۆمەڵک پێداچونەوە گۆڕانکاری هەیە یەکێتی نیشتمانی کوردستان وەک ئەرکی سەرشانی دوجاریش وەکو بەرپرسیارەتی لە هەمان کاتیش کە بەشێکە لە حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان پێی وایە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان پێویستی پێداچوونەوە گۆڕانکاری هەیە کە باز لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان دەکەین باز لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەکەین چ لە پەرلەمان چ لە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش ناکرێت ئێمە لە کۆمەڵێک بەرپرسیارەتی دوور بکرێنەوە یان خۆمان دوورخینەوە بە پێچەوانەوە یەشمانی کوردستان لە سەردانەکانی بۆلایانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و لە حکوومەت و ئەوانەی کە لە دەروی حکوومەتشن پێمان وایە کاتیتی ئەو لە هەموو شوێنش هەروایە کە قەیرانەکان قوڵ دەبنەوە کە تەحەدیاتەکان بەردەم هەر هێزێکی سیستەمەکی سیاسی زۆر دەبن پێویستە کۆمەڵە گۆڕانکاری و پێداچوونە بکرێت ئەو گۆڕانکاری و پێداچوونەوە کە لێرە وەکو عرب پێدرێ بێڵەت القوبان پێویستە لە پێناو بەرژەوەندی خەڵکدا بێت ناکرێت هیچ پێداچوونەوەک و هیچ گۆڕانکاریەک لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە شێوەی پیادەکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵکدا نەبێت بۆیە ئەو دەستەواژەیە کە باس لەوە دەکەین ئەوە نەموجاملەیە و نەفرۆشتنەوەی بە خەڵکی هەرێمی کوردستان و لە پۆپۆلیستیشە ئەوە واقعەکە ڕوبەڕوومان بێتەوە ئەگەر ئێمە نەچین بەو هەنگاوانەدا نەچینەوە گۆڕانکاری نەکەین لە شێوەی پیادەکردنی دەسەڵات لە شێوەی داهاتی هەرێمی کوردستان کە باس لە چاکسازی دەکەین باز لە چاکسازی خەرجەکان دەکەین لە پێچەوانەوە چاکسازی لە داهات خۆی لە خۆیدا دەتوانین بە ئاسانی ئەو کات چاکسازی لە خەرجەکانی شەوە بکەین بۆیە لە سەرەتاوە ئێمە پێمان وایە لە نیشتمانی کوردستان و لە گفتوگۆکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکان پێویستە کۆمەڵک شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان کۆمەڵک گۆڕانکاری پێداچوونەوەی بۆ بکرێت باس لە لامەرکێزێت دەکەین لامەرکێزێت ئەوە نیە ئەمە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئەوانە کە ئەو شوێنانە شوێنی زۆرینەی دەنجیە نیشتمانی کوردستانن لەو ناوچانە لە دوای هەڵبژاردنەکان ئێمە دای بڕین لە حکوومەتی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان بکەین لە کەدار بکەین بە پێچەوانەوە یەکێک لە بنەمەکانی دیموکراسی لامەرکێزێتە کە باز لە لامەرکێزێت دەکەین بۆ ئەومانە دادپەروەری لە داهات دادپەروەری لە شێوەی مامەڵەکردنی کارژێری لە هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ ناوچانێک کە ئێمە بە پێمان وایە نادادپەروەر بووینە
بۆیە ئەو یعنی پیادەکردنی کۆمەڵک هەنگاو لە نێرمی شماری کوردستان و پوچونە پێشی کۆمەڵک هەنگاوی شماری کوردستان لەو قۆناغا پێمان وایە پێویستی بە پشتگیری لایەنە سیاسەکانی ترەوە هەیە یعنی ئەو هەنگاوانە بە تەنیا بەیەکێتی ناکرێت ڕاستی یەکێتیمانی کوردستان هێزێکی گەورەیە ڕاستە دەتوانێت لە پەرلەمان و حکوومەتی کوردستان کۆمەڵک گۆڕانکاری بکە یان فەرزی گۆڕانکاری بکە بەڵام چەپڵە بە یەک دەست لە نادی وەکو باز دەکەن لە کوردواری خۆمان بۆیە ئەو هێزولانە سیاسیانەی کە بەشدارن لە پەرلەمانی حکوومەتی کوردستان ئەو هێزولانە سیاسیانەی کە بەشداریش نین لە هەمان کاتیش پێویستمان بە پاڵپشتی ڕاگەاندن هەیە پێویستمان بە پاڵپشتی هاوڵاتیان هەرێمی کوردستانیشەوە هەیە ئەو دروستکردنی ئەو لۆبیە کە لەو سێ پێکاتە پێک دێ ئێمە دەتوانین فشار بخینە سەر هەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە نەیەوێ گۆڕانکاری بکە گۆڕانکاریکردن لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەبی گۆڕانکاری نییە پێداچوونەوە ئەگەر لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەبی پێداچوونەوە نییە چاکسازی لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە نەبی چاکسازی نییە خۆ چاکسازی بەس لە داهات و خەرجەکان ینی هەندێک گۆڕانکاری و هەندێک هەنگاوی گرنگی چاکسازی کانرێت ینی هەندێک لایەن ینی ترسیان هەیە یاخود مەترسیشیان هەیە لەو هەنگاوانە یاخود وەکو جەناب داماژت پێدا هەندێک وهای لێکە دەنەوە کە ئەمە جیاکردنەوەی یاخود مەترسیە بۆ سەرقەواری هەرێمی کوردستان خۆ دوا جار ینی ئەوەی کە هەندێک لایەن و بە دیاریکراوی شێتی نیشتیمانی کوردستان داوایەکەوە پێداگری لەسەرکات پاراستنی ئەم خەوارەیە و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە بۆ هەندێک لە ناوچەکان و پێشخستنی دیموکراسی زیاترە و برەودانە بە ئیدارەدانی ئەو ناوچانە بۆ ئەمەیان ینی جەنابتان وەکو کادریشی پێشکەوتوی شێتی چێڵن طبعا يعني اما كباسي لا مركزيت دكين لا مركزيت وكو باسم كرد يقلب لما كان ديمقراطيا اگر كوملك ولات ورغرين ك لا مركزيت يام بيرو كريات لا مركزيت الكارجيري لا مركزيت الكارجيري وداري به بالتاكيد بس بله يعني تنانت كل في كارجيريشة بويا يعني لا مركزيت أولية تداب بري وقواري هري مكوسان لك دارك يعني قواري مكوسان بكيو تجر خثري شيء قبله وبيت سوانوه چۆن فیدرالیات وڵات بەهێز دەکات چۆن فیدرالیەکە کارجێرەکانی وڵات بەیەکەوە دەبستەوە بە سیستەمێکەوە ئەسڵەن ئەو نیوان ئەو یەکەی کارجێرانە کە ماوەیەکی زۆرە بە شمولیت تعاملی لەگەڵ کرا بە پێچەوانەوە نمونەی جوانی حکومڕانی پێشکەش دەکات ئێمە لە چمانی کوردستان ئەسڵەن لە ڕێکەوتنەکانمان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان لە بیریشمان نەچێت دەستوری عێراقی کە ڕێگە بە لا مرکزە دەدا و یەک لە یعنی مشرعی عێراقی کە لە دانانی یاساکانی ئەنجومەنی پارێزەکان بەرەو لا مرکزیت ڕۆیشتووە لە زۆربەی تەشریعەکانی ئێمە پێمان وایە یعنی ئەوانە بە کۆدەنجی دەکرێت ئەوانە بە کۆدەنجی هێزوو لایەنە سیاسیەکان دەکرێت بە سازانی نیشتیمانی دەکرێت ناکرێت کۆدەنجی هێزوو لایەنە سیاسیەکان لای لایەنەکی سیاسی دیاریکراو لە هەرێمی کوردستان هەر شتێک کۆدەنجی سیاسی بی دەبی بە قسەی ئەو بکەین هەر شتێک یعنی پەیوەندی بە بڕیاری هەرێمی کوردستان هەوی دەبی بچینە سەر بڕیاری ئەو نەخێر ئەو زەمەنە ئەمن پێم وایە ئەو تەحەدیاتانە کە باسم کرد ئەو قەیرانە قوڵانەی کە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەدا هەن وامان پێ دەڵێ کە کۆدەنجی و هێزە لایەنە سیاسەکان پێویستە لەسەر پەیپەڕێک و لەسەر کاغەزێکی نیشتیمانی بی ئەو کاغەزە نیشتیمانی کۆمەڵێک فاکتەر دەبێت شمانی کوردستان گەشتە ئەو قەناعەتە کە لەو قۆناغە ناکرێت يعني او ريرو سياسيه او ريرو كارجيري الهرمي كورساني بردوام به اما جيشين او قناعته ك بيوسته همو لانه سياسي كان بكودنجي لس بيبرشين اجتماعي لس كاغازشين اجتماعي اما بغينا ريكوتنا شي سياسي گژگیر ک بتوانين گۆڕانکاری پێداچونەوە بکەین وەکو باسم کە دووبارە دەکەمەوە هیچ گۆڕانکارێک و پێداچونەوە یەک لە بەرژەوەندی خەڵکدا نەبی ئارامی و سەقامگیری سیاسی ئابووری نەینتەوە ناو هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سەرتاپای هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان و لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەست بە یەکڕێزی و هێزیران سیاسەکان نەکەن و ڕنگدانەوەی نەبی لەسەر سکتەری تەندروستی ئابووری پەروەردەیی یعنی ئەوانە ڕنگدانەوەی نەبی بەڕاستی ئەوە یعنی وەچ عەرەب دەرێ حبر على ورق بۆیە ئێمە پێمان وایە یعنی شمانی کوردستان زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵە دەکەینەوە ئێمە پێویستمان بە پشتگیری هەموو لایەنە سیاسەکانە ئەو پشتگیری لایەنە سیاسیانە بەڕاستی دەتوانین ئاواتە و ئەو گۆڕانکاری پێداچوونە بێتە دی زۆر باشە دەست خۆش کاک مەحموود دێمەوە خزمەت جەناب کاک محەممەد جەلیل جەنابتان وەکو لێپرسای مەکتەبی هەڵبژاردن و ڕاگەیاندنی کۆمەڵ دیارە ینی چاودێران زۆر جار کە چاودێری وەسعی سیاسی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنەکانەکەن دەڵێن کە هەمیشە لە کاتی خۆشیەکانە ئەم لایەنانە هیچ کێشە و مەشاکلێکیان نەبوو بەڵام بینیمانە لە کاتە هەستیار و مەترسیەکانە کە ینی مەترسیەک ڕووی کردوتە هەرێمی کوردستان ئیتر بە هەر جۆرێک بێت ئەم لایەنانە زۆر جاریانی لەیەک دوور کەوتونەتەوە و دەمەرگیریە لە نێوانیاندا دروست بوو بۆ دانیشتنی یاخود یەکتریان ڕەت کردوتەوە هۆکاری ئەوە چییە کە ئەم لایەنانە ینی لە کاتە هەستیارەکان و ئەو کاتانی کە مەترسی ڕوبەڕووی ئەم هەرێمە دەبێتەوە هێندە لە یەک دوورەکەونەوە هۆکارەکە دەرەکی یاخود ناوخۆی خۆمانە کە ئەمە وەکو پێشتر میوانەکەم کاک بەختیار ئاماژەی پێدا نەبوونی متمانە یاخود باوەڕ نەبوونە بە یەکتری بۆ نزیکبوونەوە لە پەیوەندیەکاندا
بەڵێ بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو بۆ جەنابت و بۆ میوانەکانی ترت و سڵاو دنێرم بۆ تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات. من بەرپرسی ڕاگەاندن و هەڵبژاردنم لە کەرکووک و ناوچە دابڕێدراوەکان هەر بۆ ڕاستکردنەوەی بابەتەکە سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت ئەمە کێشەیەکی گەورەیە لە هەرێمی کوردستان کە کاتێک کە ئێمە کێشە و گرفتێکمان دەبێ لە کاتی قەیرانەکاندا ناتوانین بەردەوامی بە پەیوەندی لایەنە سیاسەکان دێن. پێم وایە وەکاری سەرەکی بۆ ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە وەکو پێویست دامەزراوەمانێ یاخود ئەو دامەزراوانەی کە هەمانە بە تەواتی پەکراون. ئێستا ئەو وڵاتانەی کە پێشکەوتون هەر لەو تورکیایە بیگرە کە ئێمە تێبینی و ڕخنەی زۆرمان لەسەر ئەدای کاری هەندێ ئاڵێن لایەنی تورکی هەیە، بەڵام لە هەر وڵاتێک کە سیستەم هەبوو کە حکومڕانیشی تەندروستە بوو هاوڵاتی بۆ خۆی کاری خۆی دەکات بژێوی ژیانی خۆی بەردەوامە. تەنها گرفتێک کە دروستە بێ لەسەر ئاستی باڵا دروست نابێ، لەسەر ئاستی ئێمە کێشەکەمانەوەیە بەڕاستی ئێمە ینی کاتێک کە گرفتێک دروستە بێ بۆ نمونە لە گرفتێکی سیاسی دروستە بێ دەسەڵات دێ پەرلەمان پەکەخە. ینی ئێستا بۆ نمونە یانی من دەپرسم ڕۆڵی پەرلەمان لەکوێیە لە چارەسەری کێشەی ئەم هەرێمی کوردستانە لەگەڵ کێشەکانمان لەگەڵ بەغدا. ئەگەر ئێمە وڵاتێکی سیستەماتیکمان هەبوایە وڵاتێکی بەدامەزراویمان هەبوایە ئەو کاتە مەرجعی ئێمە پەرلەمان دەبوو یاخود ئەو سەرۆکایەتیانی کە هەن دەیانتوانی ڕۆڵی خۆیان بجێڕن لە بەهێزکردنی پێگەی لایەنە سیاسەکان کە ئێمە لە هەموو فقرەیەکی دەستوری یاساییدا یاسای بۆ دانراوە یاساکان موجودن لە پەرلەمانی کوردستان. ئەمە تەبان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بە خاڵێکی تر بە بۆچوونی من پێم وایە کە هێز و لایەنە سیاسیە سەرەکیەکانی دەسەڵات بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پاشارێکێتی موسڵمانی کوردستان پرۆتۆکۆڵێکی بەهێز یاخود ڕێککەوتێکی بەهێزی سیاسیان نییە لەگەڵ لایەنە سیاسەکان لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکان. بۆ نمونە ئەکرێ مەسەلەن کۆمەڵی ئیسلامی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لێشێتی نیشتمانی لەگەڵ هەر هێز و لایەنێکی تر خلافی سیاسی هەبێ، بەڵام دەکرێت پێگەی بابڵێن ڕێککەوتنێکی بەهێزی سیاسیمان هەبێ کاتێک کە کێشەیەکی بچووک دروستە بێت لەم هەرێمی کوردستانە ئێمە و پارتی یاخود ئێمە و وێشێتی ئێمە و لایەنێکی تر لە سەر بابەتێک تووشی گرفتێکی سیاسی گەورە دەبین. ئەو گرفتە جاری وا هەیە دەبێتە هۆی سەرێشە بۆ خەڵک و جەماوەەکەمان. باشە خۆ کاک محەممەد ینی هەمیشە ینی ئەو ڕێککەوتن سیاسیانە هەبوو کە جەناب دامەژی پێدی زۆر جار ڕێککەوتنەکان یا استراتیژی مۆدا درێژ بوون یاخود بۆ پێکێنانی کابینێکی حکوومەتی بووە ینی خۆم ڕێککەوتنانەش هەبووە بەڵام زۆر جار ڕێککەوتنەکانی ژەلایەنێکی لە لایەنەکانەوە پێشێل کراوە و پابندی تەواو نەبووە بە تەواوی بنەماکانی ناو ڕێککەوتنەکە. بەڵێ ئەوە تەمان ینی من ویستم بێ مەسەرەوە ئەوە یەکێکە لە گرفتەکانی ئێوە بەڕاستی هیچ ڕێککەوتنێک لە هەرێمی کوردستان باەخێشی ئەو توینێ ینی بۆ نمونە ئێستا دەوترێ هیچ کەس لە سەروی یاساوە نیە، بەڵام هەموو کەس لە سەروی یاسا هەر کەسێ هێزی هەبوو دەسەڵاتی هەبوو بەهێز بوو ینی خۆیمە لە ماوەکانی ڕابردوو دابینیمان کە بە تەواوەتی پێشێلی یاسا کراوە. ینی ڕۆڵی بەسەلەن ئەو دەستگا ئەمنیانە ڕۆڵی پەرلەمان ڕۆڵی وەزارەتەکان ینی ئێمە لە ساڵەکانی نەوەتەوە ینی تا ئێستا نەمان بینیوە ئەم پەرلەمانە گەندەڵکارێ بانکە و محاسبەی بکە ئەم پەرلەمانتارە ینی ئەم وڵاتە هیچ ینی لە قانون دەرچوونێکی نەبووە هیچ کەسێ نەبووە دژی یاسا بێ بۆیە بەداخەوە ینی زۆر جار یاسامان هەیە لەسەر وەرەقا وەکووتم یانی لە پەرلەمان موجودە و لە بینی هێز و لایەنە سیاسەکاندا، بەڵام هەرکەس کە هێزی هەبوو کە دەسەڵاتی هەبوو کە خۆی بە بەهێزانی لەو کاتە پێشێلی یاسا و هەبوو ئەوانە ئەکا کە هەیە لە کاتێکشا کە پێویستیان بە خەڵک بێ کەمێک نەرمی ئەنوێنن. من پێم وایە کە ئەبێ بەڕاستی ڕێککەوتنەکانمان جددی بن و قەنەعەتمان پێبێ و بڕوامان وابێ کە کاری پێ بکەین نەک بۆ کاتێک کە ئێمە هێزێکی سیاسی لایەنێکی سیاسی تەنگەتاوە بێ لە کاتێکا کە خەڵک نیگەرانە خاڵک موچەی نییە خەڵک تووشی قەیران بووە ئەو کاتە کەمێ مەیلی ئەوە بنوێنن بەلای خەڵکدا کە بیانەوێت چاکیکەنەوە بەو شێوەیە دۆخەکە چاک نابێت. دەست خۆش کاگێ محەممەد دواتە دێم و خزمەت جەنابەت کاگێ بەختیارانی خاڵێکی گرنگ کە کاک محەممەد جەلیل ئاماژەی پێدایانی
نەبوونی دامەزراوەیەکە کە کۆکەرەوەی سەررجەم ئەم لایەنە سیاسیانە بێ لە هەرێمی کوردستان کە بۆ نمونە هەم بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان ئەم لایەنانە هەم بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو ڕووداوانەی کە دێنە پێشەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ڕوبەڕووی ینی ناوچەکەمانە بێتەوە کە ئەمە بەرپرس بێ لە وەڵامدانەوەی هەر ڕووداوێکی نەخوازراوە هۆکاری چیە کە تاوەکو سەر دامەزراوەیشی وهانیە ئاخۆ دامەزراوانی کە لە هەرێمی کوردستان هەن بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان ئەمانە نەبوونەتە کۆکەرەوەی سەررجەم لایەنەکان بێگومان کێشەکە لە خودی ڕێکەوتنەکانە نییە ئەمە ئەبینین کە لە ڕێکەوتنەکانی سەردەمی بەرەی کوردستانیە بۆ ڕێکەوتنی درۆگیدا و ڕێکەوتنەکانی یەک لە دوایەکە ئەوی دەباشان و دایان ڕێکەوتنی تری لایەنە سیاسیەکان لە پێکەنانی حکوومەت و وعد و بەڵێنەکان و تەنانەت زۆر جا قسە لە سەرواکرێت کە پەیمانی شەرەف ئیمزابکردنەوە لایەنەکانە ئەمە هەموو ئەم شتانە بەڵگان کە ئێمە نەماتوانیەوە بە سەرکەوتوانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکەکەین ئەوەی کامێنێتەوە ئێمە پەرلەمانمان هەیە و سەرۆکایەتی هەرێمانەوە حیزبە سیاسەکان هەیە کە هەمویان بەشداریان کردو لە حکوومەتەوە بەشێک لە سیاسەکانی کوردستان لە بەغان ئێمە نەماتوانیەوە بە دروستی مامەڵە لەگەن لەگەڵ دەستوری هەرێما بکەین لەگەڵ دەستوری عێراقیشا بکەین ئەوەی کە لە عێراقا هەیە ئەوەی کە ئێمە لە تورکیا و لە وڵاتانی دەوروبەرای بینیم لە ئێرانی بینین ئەوانە هەمویان لە بۆسان بۆەوەی کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان وردە بچووکرێتەوە وردە ئەوەی کە بەدەستمان هێناوە لە باری بەرین ئەوانە کار بۆ ئەوواکەن کە ئەو ڕێکەوتنانێک کە پێشتر کراوە ئەو بڕیارانەی کە دەرکراوە کە هەرێمی کوردستان سەلاحەتی فرۆشتنی نەوتیە بەیان 250,000 وردە ئەوانە بێنە خوارەوە مەسەلەی ڤیدراڵی و مەسەلەی ناوچەدا بڕێراوەکان و مادەی 140 ئەوانە هەمووی خوان لێ دزیەوە مەسەلەی پێشمەرگە و هەمووشی ئەو با بڵێن ئەو شپرزەیە ئەو بێگرتووی و نایەگرتووی ناتەبایی لایەنە سیاسەکانی کوردستانە کە بۆتە هۆکاری سەرەکی ئەو بارودۆخەکە دروست بووە ئێمە کرا هەندێک جاریش ئیش بکەین لەسەر ئەوەی کە بیانەکانی بەغابڕین بۆ نمونە مەسەن ئەوە 2-3 ساڵە قسە لە سەراوەکەی کە هەرێمی کوردستان بە 250,000 بەرمیل ڕادستی بەغا بکە ئێمە گەر بەهاتایە بۆ مانگێک یان بۆ 2 مانگ لەبەر چای هاوڵاتیانی خۆمانە کاکەوە ئێمە نوتمان ڕادستی بەغا کرد ئێستا تۆپەکە لە قاچی ئەوانەیە با بێن ئەوان ئەو ئۆتفاقی کە کردوانە جێبەجێکەن ئەو وەختە ئێمە زۆر ناکراوە هاوڵاتیانی سەرشەقامیش گلیان لە دەسەڵاتدارانی هەرێم ناکرد لەو ڕێکەوتنانەوە تا ئێستا ئەبینین ئەوان هەنگاو بە هەنگاو لە شتەکانی خۆشان پشانە بنەوە و فشاری زیاتر لەسەر دروستەکان بۆی کە زۆرترین یعنی تەنازول بە هەرێمی کوردستانکەن ئێستا داوای نقطە گومرجەکانەکەن داوایەکەن لە پاڵ ئیبراهیم لە پاڵ ئیبراهیم خەلیل لە نقطەیەکی گومرجی بخوان دابرێندا پێشتر مەتارەکانیان گرتەوە هەموو شتانە لە هەرێمی کوردستان قسەکە ئەوەیە لە ناتەبایی نێوان لایەنەکانی هەرێم بەغدا زیاتر سوورە بێت لەسەر ئەوەی کە داوای زیاتر لە هەرێمی کوردستان طبعاً ئەوان خۆی هەموو کاتەکان کە بەغا بەهێز و بێت و هەستی کرد بێ بە پەرتەوازایی کورد و لایەنە کوردەکان هەرێکەی بە ئاراسەیە کابڕە بەغاش پێداگریەکە لەوەی کە زۆرترین داخوازەکانی خۆی بەسەر توی فەرسکا ئێستاڵێ ئێمە ئەو هەموو شتانشمان ئەوێ ئەنجا 450 میلیۆنتانێنێ جارانیان و 250مان بنێمە 900 میلیۆن دلار بە هەرێمی کوردستان ئێستا ئەوان هاتوون ئەڵێ ئێمە ئامادەین 450 میلیۆن دلار تامێنێ مقابلی 453 میلیۆن دلار مقابلی ئەوەی کە دینار نەک 450 میلیارد دینار بەڵێ ئەوەنگا دێن مقابلی ئەوەی کە ئێوە نەوتیشمان ڕادەستکەن و داهاتە ناوخۆیەکانشماندا ڕادەستکەن ئەمە پەرتەوازەی کووردە ئەوەیە کە ئێمە نەماتوانیەوە چ لە بنەما دەستورەکانی عێراقەوەی کە بەدەستمان هێناوە توانیوان لە چوارچەوەی دەستوری عێراقیە با بڵێن چەسپاوە بیخێنە بواری واقع و بیخێنە بواری پراکتیکە و ئیشی پێ بکەین نەتوانیمانە ناخۆمانە بن بە شێوەی لە شێوەکانی گرتو بین و ئەو نەبوونی متوانەوە بێ سەلیقەی سیاسەکانی کوردستان کە لە ئاستی ڕووداوەکانی ئێستا و هەلومەرجی سیاسەکە و نێودەوڵەتێکە و بارودۆخی ئاڵۆزی ئابووری و هاتنی قەیرانی دارایی دیسانەوە و هەروەها بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا کە ئەمانە هەمویان هۆکارێکن بەوەی کە ئێمە هەمومان بە خێراترین کات بەخۆمان نابچینەوە ئەمە وای لێ کردو کە ئێمە ئەو بێسەروبەرەیە هیچمان بە هیچ نەکرد لە بیرمان نەچێ ئەوە هاوڵاتیانی کوردستان کە تەحملی هەموو شتێکی سیاسەکانی کوردستانیان کردووە ئەنفالکراین چیمە باران کراون کوڕیان دراوە بە کوشت
لە سەرەتای ڕاپەڕینا هەمومان بینیمان کە کاتی حکوومەتی هەرێمی کوردستان دروستەکرا خەڵکی کوردستان ئەوەنگە دڵیان بۆ حکوومەتە خۆش بوو چۆن خەڵک ڕێزی گرت و بۆ دەنگدان چۆن خەڵک ئامادە بوو سەری بەرزی نەوینەکە لە پێناوی موچە بەڵام من کاتێک ئێستا هەستکەم لە پاڵ حیزبە سیاسەکانی کوردستانە لە پاڵ پەرلەمانە لە پاڵ حکوومەتی هەرێمە کۆمەڵێک مافیا کۆمەڵێک درڕەندە لەسەر حسابی خەڵکی کوردستان خۆیان دەوڵەمەندەکان لەسەر حسابی خەڵکی کوردستان گۆشتی ئەکسپایر و خواردنی ئەکسپایر و دەرمانی ئەکسپایر بێن بەسەر هاوڵاتیانی خۆیان ناساغیکەنەوە ئەگەر ئەمانە سیاسەکانیان لە پشتەوە نەبێ هیچ هێزێک نییە بتوانێت قسەکە ئەوەیە دوجارەوە تا هەموو لایەنەکان داوای هەم تەباییەکەن هەم ڕێخستنەوەی نێوماڵی کوردی هەم چاکسازیژەکەن بەڵام ینی نابینین کاملایەنەیە کە ڕێگرەوە نازانین کامەیە کە نیەتی ئەم چاکسازی و ئەم دەزەناو دەستکردنی ئەمە ئەرچی نوخبەی هەرێمی کوردستانە ئەرچی ڕۆژنامە نووسانە ئەرچی ئەو نوخبە سیاسەیەکە لە کوردستانە هەیە ئەوانەی کە بە کوێرانە وەلایەت بۆ حیزبەکانیان ناکەن ئەمانە هەمومان فشار لەسەر دەسەڵاتی سیاسی کوردستان لەسەر حیزبەکان دروستکەین و فشارە لەسەر دروستکەین کە بێن ڕێکەوتنێ بکەن و دواتریش ڕێکەوتنەکە شەفافانە بێ بۆ خەڵکی کوردستان لەسەر وەرەقەیەک هەمووی ئیمزای بکات ئەو وەختە دەرەکەوێت کە چێە خۆی لەو ڕێکەوتنانە دزێتەوە چێ بازایە بەسەر هەموو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و بەسەر خوێنی شەیدانە لە پێناوی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و خۆ دەوڵەمەندکردنە. دەستخۆش کاگێ مەحمودیانی هەمیشە کاتێک کە ئێمە باز لە ڕەوشی هەرێمی کوردستانەکەین دیارەمە گرێدراوە بە ڕەوشی سیاسی و ئەو قۆناغانی کە لە عێراقیشدا پێدا تێپەڕە بێت دیارە لە ماوەی ڕابردوو عێراقمان بینی بە کۆمەڵێک ڕەوشی سیاسی ناهەموار و کۆمەڵێک شڵەژانی ینی هەم کۆمەڵایەتی هەم ئابووری هەم سیاسیش پێدا تێپەڕیوە بەڵام ئەوی کە گرنگە لێرەدا ئەم شڵەژاوی کە لە دۆخی سیاسی عێراقدا هەبێ ئەمە تا چەند خۆی کاریگەری ئەبێ بۆ سەر دۆخی ناتەبای نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و دوجار ئەمە تا چەند وابەستە بێ بە هەرێمی کوردستانەوە بۆی کە نەتوانێت جارێکی دیکە نێوماڵی خۆی ڕێکخاتەوە. بەر لەوەی باسی کێشەی سیاسی عێراق و قەیرانی سیاسی عێراق بکەین و کاریگەری سەرهێمی کوردستان پێویستە دیسانەکەەوە باز لە کۆمەڵک ڕاستی بکەین. بەڵێ ئێستا لە کاتی ئەو بەرنامەی من و تۆ و هەواڵانمان بینەری کورسات و بینەری سەرجەم کەناڵەکانی هەرێمی کوردستان چاوەڕێی بە پەلەیەکەن بەپەلە بنووسرێ سەر سەعات و سەر سەعات چرکە چرکە چاوەڕێی بە پەلەیەکە بنووسرێ بە پەلە هەواڵێک یان موژدەیەک لەبارەی بارودۆخی دارایی ئابووری هەرێمی کوردستان وەکو موژدەیەک بدێت بە هەوڵاتی کوردستان ڕاست دەوروبەرمان لە هیچ شوێنێک لەو دنیاە نەبووە تو لە مانجی حەفبی موچەی هاوڵاتیانی مانج دوو نەدەی لە هیچ نمونەیەکی حکومڕانی کە لە ناو وڵاتێک بی نەفت بفرۆشی داهاتی ناوخۆیی هەبی داخات دەواازە سنوورەکانت هەبی تۆ نەتوانی شتێک بە هاوڵاتەکانی خۆت بڵێ ئەوە سەرچاوی گرفتەکانمانە لەوەوە متمانەی هاوڵاتیانەوە زۆر گرنگە لەو بابەتەوە متمانەی هاوڵاتیان کاتێک هاوڵاتی متمانەی بەدەسەڵاتەکان دەسەڵات دەستوورەکانی هەرێمی کوردستانەوە نەمێنێ خەتەر دەکەوتە سە کۆی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ئێمە دەبی کار لەسەر ئەوە بکەین متمانە لە نێوان هاوڵاتیان و سیستەمی سیاسی هەرێمی کوردستان کە بریتە لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و پرۆسی هەڵبژاردن و ئەو خەباتەی کە نیمچە سەدەیەک نیو سەدەیەک ئەمە لە هەرێمی کوردستان و لە هێزە سیاسەکانی کوردستان بەڕێوەچۆ دەبێ ئەمە بیپارێزین چۆن دەیپارێزی بەوە دەپارێزیرێ متمانە لە نێوان سیستەمی سیاسی و هاوڵاتیان هەرێمی کوردستان دێمە سەر ئەو متوانەی شێ دروستی محمودیانی بەڕاستی لایەنێک یاخود هەموو لایەنەکانە بێ دروستیکەن واضحە لە هەرێمی کوردستان ئەوە چی عەربی هەیە دەڵێ ترید ئەرنەب خود ئەرنەب ترید غەزال خود ئەرنەب کەروێشکت دەوێ هەر کەروێشک ببە ئاسکت دەوێ هەر کەروێشک ببە لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان ڕێک وەکو ئەو بابەتە تەعامل لەگەڵ هێز لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکات من نامەوێت نایبینم و دەشتوانم نایبینم بەڵام حەزەکەم لەسەر ئەو میبەرە کە خۆی باش بازەزانی کاملانی سیاسی هەرێمی کوردستانە پێویستە لەگەڵ هاوبەشەکانی لە کە ڕێکەوتنی لەگەڵیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستە بەڵانسی هێز لە هەرێمی کوردستان و ئەو ئەرچی هاوڵاتیانە بەڵانسی هەرێمی کوردستان ڕاستکەنەوە ئەو بەڵانسە بتوانی لایەنە سیاسەکەی تر کە لەسەر ئەو بنەمایە کە باسم کرد لەو بەندە عەرەبیە کە ئەمە بێن بەڵانسی هێز کە ڕاستمان کە هەرێمی کوردستان ڕێک ئەو بەندە خۆی لە خۆیەوە هەڵدەوەشێتەوە بۆیە کاریگەری لایەنە سیاسیەک لە هەرێمی کوردستان کە پێی وایە لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی هەرێم باڵەدەستە و دەتوانی ئەوەی ئەو بێوێ دەبی لایەنە سیاسیەکان بە دوای داواکاریەکان و بەدەویستی ئەودا بکەون
هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو ئاراستەیەدا متمانە لە بینی دەسەڵات دەستوریەکان هەرێمی کوردستان و هاوڵاتیان لاواز دەبێ بەڵکو ناژمینێ بۆیە دێمەوە سەربارودۆخی سیاسی عێراق و کاریگەرەکان لەسەر هەرێم ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بە تایبەت لە پاش 2014ەوە ئێمە تووشی کۆمەڵە قەیران بووین لەوانە داعش بوو لەوانە قەیرانی ئابووری بوو ڕێککەوتنەکانمە لەگەڵ عێراق نەما تووشی ئەزمەیەکی گەورە بوون هاوڵاتیان لە ماوەی 7 ساڵی ڕابردوو تووشی ئەو گیر و گرفتانە بوون سەبرەکی زۆریان کرد کە پێویستە ئێمە بەس یعنی کۆتایی بەوە دابین و بچینە ناو قوڵی چارەسەری کێشەکانەوە بۆیە ئێمە ناکرێت چاوەڕێی بەغداوە بکەین ڕاستە عمقی استراتیجی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دەوڵەتداریەوە تا ئەو لەحزەیە مە قسەی تێکەم خۆزیە بە خۆزیەوانە بە خۆزی هەرێمی کوردستان دەوڵەتێک بە و دەوڵەتێکی زۆر بەهێز بەرە ناوچەکەیە بەڵام بەپێی دەستور بەپێی ئەو فاکتەرانەی کە لە بەردەستدان هەرێمی کوردستان پەیوەستە بە دەستوری عێراق و بە دەوڵەتی ناوەند بە حکوومەتی ناوەندەوە حکوومەتی اتحادی لە عێراق لەو کات و ساتەی ئێستادا کاک هەوڕێ لەو کات ساتەی ئێستادا لەو ظروفە ئابووریە کە حکوومەتی عێراقی پێوە تێدەپەڕێ لەو قەیرانە سیاسی کە ناو هێز و لانە سیاسی عێراقان چ سونە چشی عەدا تێدەپەڕێ لێ بیرمان نەچێ کە حکوومەتەکەی کاظمی حکوومەتێکە ڕنگدانەوەی کۆمەڵک فاکتەر بوون لە ڕابردوو دروست بوون بۆیە ئەو حکوومەتە ئێستا خەریکی ئەوەیە چۆن دەتوانی ئاماژەی تەندروست بدا بە هاوڵاتیانی خۆپێشاندەر دەوێت ئاماژەیەکی تەندروست بدە بەو کەسانەی کە چاوەڕێی ئەوە بوون حکوومەتێکی نوێ بێتەکایەوە لە عێراق خزمەتی هاوڵاتیانی عێراقی بکە کە لە دەروی هەرێمی کوردستانن ئێمە لە هەرێمی کوردستان دەبێت بیرێک لە خۆمان بکەینەوە ئێمە لە کوێی بابەتەکەین لە ناو سیستەمی سیاسی عێراق چەند دەتوانانی سیستەمی سیاسی عێراق هەماهەنگ بی لەگە داواکاری و داخوازەکانی گەلی کورد من پێم وایە هەر کەسێک بیر لەوە بکاتەوە لە گوێی فیل خەوتووە دەکرێت بیر لە کۆمەڵک شت بکەینەوە یەک ڕێکەوتنی هێزولانە سیاسەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوجە لە بەغدا تاوەکو لە هەرێمی کوردستان هێزولانە سیاسەکان لەسەر کاغەزێکی نیشتیمانی ڕێک نەکەون نەک لەسەر ئەوەی ڕێکەون لە بەغدا یەک دەنگ بن نەخێر دەبێت لەسەر ئەوە ڕێکەون لە هەرێمی کوردستانەوە چۆن بتوانن پێکەوە مامەڵە بکەن پێکەوە حکومڕانی پەیڕەو بکەن چۆن بتوانن ئەو داواکارانەی کە خەڵک لێیان دەکات لە تۆڕەکانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕانگەاندنەکان ئێمە لە ناو خەڵکی هەرێمی کوردستان دەبیستین و گوێمان لێ دەبێت کە هاوڵاتیانی کوردستان بەچی ئاراستەیەک باسی دەسەڵاتەکان هەرێمی کوردستان دەکەن بۆیە ئەو کات کە ئێمە توانیمان متمانە لەبینی دەسەڵات دەستوریەکان هەرێمی کوردستان و هاوڵاتیان بگەڕێتەوە توانیمان پاڵپشتیەک لە نێوان زەکان هەرێمی کوردستان بدا بە پێچەوانەوە هەر کەسێک بەو ئاراستە ئێستا لە هەرێمی کوردستان هەن بەو دید و داواکاری لایەنەی سیاسی هەرێمی کوردستان هەن حکوومەتی عێراقی زۆر لەوە مناوەرترە دەتانی مانۆری گەورەتر بکە لەو بارودۆخە دڵنیا بە لەوەی هەموو شتێک لە هەرێمی کوردستان لای عێراق معلومە لە هێزە سیاسەکانی عێراق ئاگان لێیە دەتوان ئێمە دەبی کۆدەنگ بین هیچ مەجالێکمان ینی هیچ بژاردەی شترمان نییە کۆدەنجی لە هەرێمی کوردستان ڕنگدانەوەی دەبێت لەسەر کۆدەنجی لە بەغدا کۆدەنجی لە بەغدا ڕنگدانەوەی دەبێت لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا پەیوەندیەکانی هەرێم و بەغدا ئەگەر ڕنگدانەوەی پۆزتیفە بوو ینی بەبێ یەک و دوو ڕنگدانەوەی دەبێت سەر زۆری ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی اتحادی بە پێچەوانەوە ئەوانە دروست نەبن هیچ قووەتێک نییە ولی بیرشمان نەچی کۆمەڵک هێزی هەرێمی و کۆمەڵک بەرژەوەندی و کۆمەڵک ڕێکەوتنی هەرێمی و نێودەوڵەتی هەن ئێستا پەیوەندیان بە تورکیاوە هەیە پەیوەندی بە ئێران و سووریاوە هەیە پەیوەندی بە رووسیا و ئەمریکاوە هەیە لەو ناوچەیە ئەوانە کاریگەریان دەبی لەسەر ڕێڕەوی ڕێکەوتنەکانی هەرێم و بەغدا و کاریگەریشان دەسێت بەسەر ڕێڕەوی ڕێکەوتنەکانی نیوان هێزولانە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بیر لە دوو شت بکەینەوە یەک بەرژەوەندی هاوڵاتیان دوو متمانە بەو سیستەمە سیاسی هەرێمی کوردستان خۆ ئێمە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستانین کاک هاوڕێ ئەو هێزە سیاسی بەرامبەرش بەشێکە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ئەگەر متمانەی هاوڵاتیانمان بەدەستەوە نەبێ چۆن دەتوانین خۆمان لە ناو سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بە جێگیری بهێڵینەوە بە تاکید ناتوانین بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەوە بە جددیەوە یعنی بە دوای ئەو خاڵەدا دەگەڕێت دەستی بەسەر ئەو خاڵە داگرتووە دەیەوێت متمانەی هاوڵاتیان بە دەسەڵاتە دەستوریەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە ئەوە بە قسە ناکرێت بە قسەی بریقەدار لەسەر تەلەڤیزیۆن لە بەرنامەکان ناکرێت بە بەیاننامە ناکرێت بە ڕۆنکردنەوەی ئەو وەزیر و ئەو ڕئیس وزەرا و فلان و کەس ناکرێت ئەمە بە کردار دەکرێت ئەو کردارە وەکو باسم کرد ئەو زنجیرەی کە باسم کرد ناوخۆی ڕنگدانەوەی لە بەغدا بەتەکید ئەو کات دەتوانین هەرێمی کوردستان لەو قەیرانە قوڵانەی کە ئێستا پێدێتە پەڕی دەربازیکەن بە پێچەوانەوە هیچ بژاردەیەکمان نییە و هیچ دەرچەیەکمان نییە و ناشکرێ ئێمە پشت بە هێزێکی دەرەچی ببەستین بۆ یەکلاکردنەوەی چێشە و گرفتە ناوخۆیەکانمان ناکرێ ئێمە چێشە گرفتەکانی ناوخۆیەکانمان بکەینە بابەتێکی هەرێمی دەستخۆش دواتر دێنەوە خزمەت جەنابەت کاگێ محمودجان بەڵێ کاگێ محەممەدیانی وەکو کاگێ محمود خۆشنا و ئاماژەی پێدا کە ئێمە عمقی سیاسیمان و عمقی ئابووریمان و داراییمان ینی بەغدا بێت دوجار ئەم عمقە سیاسیش ینی زۆر جار کاریگەری هەبوو لەسەر هەرێمی کوردستان
ڕاستی ئێمە باس دەواکەین کە لە بەغدا و لە عێراق هەندێک جار لایەنەکان ناتەبابوون و کێشە و مەشاکلی سیاسی و دارایی و تایفی و کۆمەڵایەتی هەبووە بەڵام دوجار کە باسکردن لە بەغدا دێتە سەر هەرێمی کوردستان ئەمان هەمویان کۆدەنگن و لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان ینی هەموو یەک ڕەیان هەیە و یەک مامەڵەکردنیان هەیە. دوجارەوەی کە هەرێمی کوردستان پێویستێتی لە بەرامبەر بەغدایە ئەم تەباییەیە و ئەم متمانەیە کە دەبێ هاوڵاتی بە دام و دەستگا و ئەو شوێنانی هەبێت کە لێرە ینی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن. ئێمە کێگەینە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئەم متمانێ بگەڕێتەوە لە نێوان هاوڵاتی و دام و دەستگاکانی حکوومەت و سەرۆکایەتیەکانمان و نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان. بە دڵنیایەوە ئەو عێراقی لە ساڵی 2023 دروستکرا کاتێک کە گەڕانەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکان تەنانەت چەکی و دەمانچەشیان پێ نەبوو هەندێکیان شەوانە بارەگاکانیان تەنها داریان و دار و کوتەکیان بەکارهێنا هەرێمی کوردستان هەرێمێ بوو چەندین ساڵ وجودی هەبوو پەرلەمانی هەبوو کاون کۆمەڵی دام و دەستگا بوو بەڵام هەرێمی کوردستان نەیتوانی ئاستی خۆی بەرەو پێش بەرێت و وای لێ هات کە ئێستا زۆر جار بەداخەوە دەڵێن بەغدا هێشتا لە ئێمە پێگەی سیاسی بەهێزترە بەغدا هێشتا ینی ئەو بەغدادی کە معلومی هەموو تاشیشی کوردە کە مامجەلا ڕۆڵی گەوری تیابینی لە دروستکردنەوەی بەغدا لە پێکهێنانەوەی هێز و لایەنە سیاسەکان باشە ئێمە ینی لەم وڵاتی ئێمەوەی کە زۆر غەریب و عەجیبە کاتێک کە قەیران دروستە بێ ئەمان هەڵدەسن خار خۆیان قەیران بە قەیران دروست دەکەن ینی بۆ نمونە ئێستا کاتێک کە سیناریۆی دروست دەبێت یەکسەر داوا ئەوان دێن مەسەرەن دەڵێن کاکە ئێمە قەوارەکەمان تووشی مەترسی بووە لەو لاوە دەڵێن کاکە تۆ باران دروستە بێت لەو لاوە دەڵێن هێزی پێشمەرگە دەگەڕێتەوە لەو لاوە یعنی دەیان و سەدان سیناریۆ دروستە بێ لە کاتێکدا ڕەنگە هەندێکیان هەر دروستکرا بن هەندێکیان هەر وجودەکەی بەو شێوەیە نەبێت کە بەگشتی ئێمە پێویستمان بە متمانەیە سەرەتا متمانە لە نێو خەڵکدا دروست بکرێت ئەم هێز و لایەنە سیاسیانە بابێن متمانە لە نێو خەڵک دروستکەن متمانە چۆن دروستە بێ من پێم وایە لە سەتا دەی ئەو بانگەشەی هەڵبژاردن کە کاتی خۆی دەکرا و آخر هەڵبژاردن کە بەڵێنی کوردستانێکی بەهێز درا لە سەتا دەی هەڵبژاردنەکان لە سەتا ئەو بەڵێنانەی دراوە ئێستا کوردستان زۆر لەمە بەهێزترە بوو ئێستا کوردستان ئابووری زۆر هەوڵی هەلی کاردرا هەوڵی کوردستانی بەهێزرا هەوڵی ئەوە درا کە ینی باش ئێستا خەڵک ناپرسی ئەیکوا کە بکۆ ینی ئەم هەموو سەرۆت و سامانەی نەوت کە بەڵێن درا هەموو هاوڵاتیەک نەڕێی بانقێکی زیرەکەوە پارەی نەوت بچێتە گیرفانیەوە من ئێستا پارەی نەوتم هەبواە بۆ چاوەڕێ موچەمەکرد من 65 ڕۆژە موچە وەرنەگرتو یعنی ئەم قەیرانانە دەرهاویشتەی ئەو قەیرانانن کە لە ڕابردووە ئەم بەڵێنانە جێبەجێ نەکراون کۆمەڵی هێز و لایەنی سیاسی بە دەرەجەی یەک پارتی دیموکراتی کوردستان بۆیە دەڵێن پارتی بەرەوەی پارتی هێزی یەکەمە لە هەر ماڵێکە لە هەر شوێنێکدا براگەورە هەبوو دەبێت براگەورە ڕۆڵی زیاتر ببینێت دەبێت مادام پارتی خۆی بە براگەورە دەزانێت دەبێت لە ئاست قەیرانەکاندا لە ئاست ئەو کێشە و گرفتانەی هەیە بەرپرسیارەتی زیاتر دەکەوێتە سەری و دام و دەستگاکانی زیاتر لایە بەرپرسیارەتیشی زۆری لایە ئێمە بمانێ و نەمانەوێت ئێستا ینی تۆ تەماشاکە لە سەتا پەنجاوێکی خاچی کوردستانمان لەدەست داوە بابێن ئێمە ئیحساییە بکەین بزانین لە سەتا چەندی خاچی کوردستان کە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بووە چەندێکیان متمانیان بە هەرێمی کوردستان ماوە بە هێزی پێشمەرگە ماوە بە تەبایی و نێوخۆیی لایەنە سیاسەکان ماوە باشە کاگە محەممەدیانی پێدوانیە بەڵێ پێدوانیە هێندە کە ئێمە باز لە خەمی متمانە و پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان یاریمی کوردستانەکەین وای کردووە کە خەمی ناوچە دابڕێنراوەکانمان لەبیر بچێتەوە و لایەنەکانیش بە دیاریکراوی خەمی ئەو ناوچانیان لەبیر بچێتەوە و جەنابەت ئاماژەت پێدایانی کە تا ئێستا هیچ باس و خواسێک نییە بۆ گەڕانەوەی و ناوچانە بە دیاریکراوی بۆ سەر هەرێمی کوردستان یاخود هەر قسەیەکیش نییە لەسەری من زۆر بەداخل ینی لای خۆم نووسیمە کە قسەم زۆرە لەسەر کەرکووک و ناوچە جێناکۆکەکان من بۆیە دەڵێن بابێن بەڕاستی بە فعلی بەس کاتی هەڵبژاردن نا ئاڵای سپی بەرزەوەکەن بڵێن کەرکووک دڵی کوردستانە کەرکووک قوچی کوردستانە هەموو شۆڕشەکان لە پێناو کەرکووکا بووە هەموو ئەم قسانە بەگوێی خەڵکان ناچێت لە دوای 2016ەوە بەس پێم بڵێت چی بۆ کەرکووک کراوە لە یەک وەفدی حکومەتی هەرێمی کوردستان خاڵێک باسی کەرکووک کرابێ
باسی گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کرابێ بەس نەک وەکو جاران کە تێبینیمان زۆر بووە لە وجودی هێزی پێشمەرگە لەگەڵەوەی پاراستنی خاچی لە ئەستۆ بووە لەگەڵەوەی کە پێم باوایە دەستکەوتی زۆری هەبووە بەڵام یەک خاڵێکم پێ بڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان کەرکوشی کردبێتە هێڵی سوور یعنی لە مێژوودا جارێکم پێ بڵێ کە لەبەر خاتری کەرکوچەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا کشابێتەوە فشارێکجارە مەش پێدوانی هەر ناتەبایی نێوان لایەنەکان ئەمەی دروست کردووە خۆ زۆر جار بۆ نمونە لایەنێکە بووە کە داوای کردووە هێزی پێشبەرگە بگەڕێتەوە کەرکووک یاخود کەرکووک بپارێزرێت هەندێک تەجاوزات کە کراوە لە کەرکووک ینی پێدوانی ئەمە بە یەک لایەن ناکرێت دەبێت سەرجەم لایەنەکان لەم ڕۆ تەبابن بە دیاریکراوی ئەمە ڕاستە ئەمە بەو لایەنانە دەکرێت کە هێز و دەسەڵات و پارە و لە بەغدا پێگەی بەهێزیان هەیە بەڵام من دەپرسم ینی ئەی بۆ لەسەر شتەکانی تر کۆکن ینی بۆ لەسەر مەسلەی داهات بۆ لەسەر مەسلەی ینی کاتێک کە دەچنە بەغا خۆ پێکەوە دەچن ئەو حکوومەتان با بڵێن ئەو لایەنانی کە بەشداری حکوومەتن لە ڕابردووە چەند لایەن بوونە ئێستا کە سێ لایەنی سەرکی خۆ پێکەوە دەچن بۆ ئێستا هیچ نەبێ کۆکن لەسەر چەند بابەتێک ئەی بۆ لەسەر کەرکووک کۆک نابن من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان قیادەی سیاسی کورد بۆ یەک جاریش بێ لەبەر خاتری کەرکووک لەبەر خاتری کەرکوچەکان هەڵوێستێکی جددی هەڵوێستێکی مەزنانە بنوێنێ پێم وایە تەواوی خەڵک ئاش دەکەنەوە و لە هەرێمی کوردستانی ژیانی دەکرێت کۆمەڵی هەنگاوی فعلی عملی بنرێ بۆی خەڵک ئاش دۆکرێت ئێستا خەڵک بەڕاستی زۆر نیگەرانە خەڵک ئێستا زویرە بە تایبەتی کەرکووک و ناچە جەناکۆکەکان دەست خۆش کاکێ محەممەد سوپاس دەکەم بەڵێ کاگێ بەختیار مستەفا جەناب بۆ کۆندامی مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان ینی قسە زۆر هەڵەگریان بابەتانە و هەنگاوی زۆر هەڵەگریان بابەتانە بە تایبەتی پەیوەندی سیاسی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان و ئەو ئاشتەوایی کە پێویستە بۆ ئەم قۆناغا کە هەرێمی کوردستانی پێدا دەرباس بکرێت بەڵام هەمووی بە یەک هەنگاوی کردداری گرنگ ناخوا کە ینی لایەنەکان لە ئێسادا بینێن دوا قسەی بەڕێستان و دواوتە و دوا لێدوانتان و دوا پێشنیارتان بۆ سەررجەم لایەنەکان هەرێمی کوردستان لەم قۆناغەدا دەستان خۆش کاکە من پێم وا بێ کە ئێمە وازمان لە شەڕ گەورەکانی ناوە خەریکی شەڕی لا بەلا شتی زۆر بەسیت و شکاندنی یەکتری و کەمکردنەوەی لە ماهێتی خەبات و تێکۆشان و قوربانیەکان و شەیدان و ئەوە پەرتەوازەین بۆیە لە بەغا حسابمان بۆ ناکرێ من پێم وانە کە هیچ کاتێک بەغا ئەو دەوڵەتە بەهێزە بێ ئێمە ئازانین کە لە ڕووی ئابوووریەوە وەز عێراق زۆر لەبار نییە لە ڕووی پەرتەوازەی هێزە شیعەکان مشکلیان هەیە محەممەد عەلاوی عادل عەبدولمەهدی مستەفا کازمی ئەمیان پێویستیان بە کورد بووە بۆی کە دەنگیان پێبن و پۆست وەربگرێن شیعە و شیعە خۆیان باش نین سوننە لەگەڵ شیعەیە باش نییە هەمومان بینیمان لەو ڕۆژانەیە کە هەندێک لایەنی سیاسیان مێلیشیەکانی سەر بە حیزب الله تەقیان لە ناوچەی سەوز کرد و چەند کەسێک چەندێک دارەی گیرە ئاڵۆزەکانی عێراق لە بەردەمی هەڵبژاردنێکی پێشوەختەیە هەرێمی کوردستان ئەگەر هێزە سیاسەکان ڕاستکەن بیان ئیتفاقی بکەنەوە ئەو هەنگاوانەی کە لە حکوومەت و پەرلەمانە نایەنە بەرەو ئەوەی کە نایەن ناوە چاکسازی ئەمە تەمە نایوەکەن فعلن چاکسازی بێ چاکسازی بۆ معنایی کە ئەگەر بەهاتایە لە دوای وەزعی ریفراندۆم یان ئێستاشی لەگەڵا بێ کە ئەم وەزعی لە ئێستا ئاڵۆزە دروست بووە ئەگەر هەرێمی کوردستان وەزعی ئابووری خۆی ڕێخاتەوە بتوانێت 6 مانگ موچەی هاوڵاتیانی خۆی دابین کە بە ڕێک و پێچی من دڵنیام لەوەی کە بەغایە تەنازول بۆ هەرێمی کوردستانەکە هەموو کاتەکان ئەوان لە ئایندای پێویستیان بەوە بێ من پێم وایە کە ئێستاش هێزێکی بچووکی وەکو داعش دەتوانێت لە ناوچە دابڕێراوەکانە دەوڵەتی عێراقی و هێزەکانی دەوڵەتی عێراقی سەغڵەت کات و بەبێ کورد ناتوان یەک هەنگاو بچنە پێشەوە بۆیە ئەگەر کورد هەنگاوی جددی و نیەتێکی دڵسافی پیشان با بۆ یەک هاوڵوێستی و هەماهەنگیکردن لەگەڵ یەکتریاوە ئەو کێشە بچووک و شتە بچووکانە ئەو مهاتەراتانەی بەرامبەر بە یەکتریەکەن بیخەنەلاوە من دڵنیام لەوەی کە کورد ئەتوانێت هەنگاوی جددی بەرێتە پێش و ئەتوانێت دیسان شەقامی خۆی ئاشکاتەوە بگەڕێتەوە بۆ باوەشی میلەتەکەی خۆی یعنی ئێمە هەر ئەو کەسانە بوون کە سیاسەکانی کوردستانکە هاتن لای بەردەچی سەرا لە ساحەی سەرای کوردستانیان لە بەردەمی قەڵاو منارەی هەولێرە کە وتاریان بۆ خەڵگای خەڵکی کوردستان بووە چەپڵی بۆ لیان خەڵکی کوردستان بوو ئەخستنە سەرشانیان کە کاتێک زیندانێکی سیاسی لە دوای ڕاپەڕینەوە شتا لە بەغاما بۆ ئەرهێنانەوە و هەلهەلیان بۆ کێشان ئێمە ئەم سیاسیانە بۆچی بوونە ئەوەی کە میلەت بە دوژمنی خۆی بە خوێنخۆری خۆی بە داگیرکەری قوت و سەرۆت و سامانی میلەتەکەی تێبگا بۆیە بە پێداچوونەوەی جددی نەبێ ئەو وەزع و
هەلومەرجی ئەوانیش ئەوە هەتا سەر بۆیان ناچێتە سەر ئەگەر ئەوە لە میلەتێکی خوان دەست خۆش کاگێ بەختیارجان سپاس دەکەم بەڵێ کاگێ مەحمود خۆشناو ئەگەر بکرێت جەنابی شت لە ماوەی یەخ و لە کات دوا سەرنج و پەیامی خۆت لەم بارەیە وگەێنی فەرموو. زۆر قسە و پرسیار دەکرێت ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ناکۆکە لە حکوومەت هەرێمی کوردستان و ڕازی نییە بەو ئاراستەیە کە لە ڕووی ئابووری و لە ڕووی دارایی و لە ڕووی موچەی هاوڵاتیان و لە کۆمەڵک فاکتەری سەربازی و ئەمنی لە پەیوەندەکانی لەگەڵ بەغدا ڕازی نییە بۆ لە حکوومەتەکە ناکشێتەوە. دیسانەکە پرسیارشتر دەکرێت ئەگەر نیشتیمانی کوردستان ڕازی نییە بۆ وەفدێک دەست بە سوورکاتی وەفدێک دەچێتە بەغدا بۆ ڕێکەوتن. من دەڵێم بۆ هەموو ئەو کەسانی ئەو پرسیارە دەکەن حەقی خۆیتەنە و پرسیارە بکەن، پرسیارێکی ڕەوایە، پرسیارێکی لە جێی خۆیەتی، بەڵام وەڵامەکە پێویستە بگاتە بە هەموو کەسێک کە ئەوەیە. دیبلۆماسیەتی یەکێتی دیسانەکەوە، دیبلۆماسیەتی یەکێتی لەسەر بنەمای و پەیڕەوی سیاسەتی نەرم دەکات لە تەعاملکردنی لەگەڵ هێزولارە سیاسەکان و خۆشی بە خاوەنی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان دەزانی. بۆیە ئەرکە لە سەرشانی پشتبەستن بە پەیڕەوی سیاسەتی نەرم بە چ لەگەڵ عێراق چ لەگەڵ هاوبەشەکانی لە هەرێمی کوردستان ڕێڕەوی ڕاستەقینەی هەرێمی کوردستان یان ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بێتەوە سەر ڕێ ڕاستی خۆی و بتوانین بە سیاسەتی نەرم دوور لە سیاسەتی توندتیژی دوو لە فەرزی ئیرادا ئەمە بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو کەناری ئارام ببین و بتوانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان چ لە موچە چ لە دەرماڵە چ لە ژیان و گوزرانی خەڵکی غیری موچەخۆر لە هەرێمی کوردستان دابین بکەین و بتوانین ئارامیەک ببەخشین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ڕێککەوتنەی جێگیری هەمیشەیی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی پشتبەستن بە یاسایەک لە ئەنجومەی نوێنانی عێراق. دوجار لە هەرێمی کوردستانیش پرۆژەی یاسای بودجە هەبی لە پەرلەمانی هەرێمی کوردستان و پەرلەمانی هەرێمی کوردستان نەتوانی و حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانین دەستکاری هیچ بابەتێکی دارایی و مستحقاتی مالی هاوڵاتیان بکات لەژێر هیچ بارودۆخێک. بۆیە پەیڕەوی سیاسەتی نەرم ئەوە یەک لە ئامانجەکانی نیشتیمانی کوردستانە و ئێمە لەو هەنگاوانە داین و لە هەمان کاتیش ڕازینین بەو ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان. دەست خۆش کاک مەحمود بەڵێ سپاس دەکەم. بەڵێ کاک محەممەد جەلیل جەنابی شت ئەتوانی دوا سەرنج و پەیامی خۆت لە ماوەی کەمتر لە خولەکێکدا بگەینی فەرموو. بەڵێ پێم وایە ئەو جوڵە سیاسەیە کە ئێستا دروست بووە بێ ئەجنداکەی ڕوون بێ چ لە ناوخۆی کوردستان وە چ لەگەڵ بەغدایە پێویستە سەنجی مەحەکی ئێمە خزمەتکردنی خەڵکو و هاوڵاتیان بێ، پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاش بکرێتەوە چکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر نیگەرانن. پێویستە چیترواز لە مزایدەی سیاسی بێنین 2 ساڵ پێش ئێستا هێز و لایەنە سیاسەکان جنسیە و پاسەپۆرتیان بە خەڵک دەدران و دەیان و دەوڵەتی کوردی دروستەکەین، بەڵام ئێستا بەردەوام لە بەغا کەوتوینە بۆی بەغرا چەند ملیارد دۆلارێ یان دینارێکمان بداتێ. پێویستە مێزی گفتوگۆ و حیوار بەردەوام بێ، بەڵام بە ڕازگۆیی و بە سادقانە هەم لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان و هەم لەگەڵ خەڵک و هاونیشتیمانان بە تایبەتی کەرکووک و ناوچە جێناکۆکان بایەخی تەواوی پێ بترێت. دەست خۆش سپاس بۆرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مابوون. کاک بەختیار مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشان، هەروەها سپاس بۆ کاک محەممەد جەلیل لێپرسای مەکتەبی هەڵبژاردن و ڕاگەیاندنی کۆمەڵ لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان، کاک مەحمود خۆشناو کادری پێشکەوتوو یەشێتی سپاسانەکەین کە لە بەرنامەی ئەم شەوی پانۆراما میوانمان بوو. ئێوەش دانیشن بەخێر، خواتان لەگەڵ.